وڵەبجە بەڕێوە قوتابیاندا کراونەتەوە بەڵام بەهۆی ئەوەی تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆری مامۆستایان بڕیاری شکاندنی بایکۆتیان نەداوە و نانەوێت بۆ ناو هۆڵەکانی خوێندن پرۆسەی خوێندن بە کەم و کورتیەوە دەستی پێکردوێتەوە. دوای نزیکەی 100 ڕۆژ لە خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایی بۆ داواکردنی مافەکانیان دوجار مامۆستایانی هەڵەبجە گەڕانەوە هۆڵەکانی خوێندن و پرۆسەی خوێندن بە کەم و کورتیەوە دەستی پێکردەوە. ئەو بەڕێوەبەر و مامۆستایانی گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن و بایکۆتیان شکاندووە دەڵێن ئەوانەش تاسوورن لەسەر داواکاریەکانیان و نەگەڕانەوەی بەشێک لە مامۆستایانی ناڕازیش بۆ هۆڵەکانی خوێندن کەم و کوڕی لە پرۆسەی خوێندنی ناوچەکە دروست کردووە. سنووری پەروەردەی هەڵەبجە ناو شاری هەڵەبجە من نازانم ئەوەنەی معلوماتم ناو شاری هەڵەبجە لە سەدای 95 قوتابخانەکان داوام مەکەن بەس وەکو عەدەدی مامۆسایان ئەوە هەیە مامۆسایە لەم مەکتەبێک هەنێ مامۆسای ناچێتەوە نێکی داوامەکە بەڵام ئێمە بەش بە حاڵی خۆم بۆ ئەم مەکتەبەی خۆمانەڵم ئەوەی کە ئەو 6 مامۆسایە بە فیعلی هەموو ڕۆژە داوام مەکەن جگە لەو ڕۆژانەی کە ئۆفمان بۆ داناون بە گەرمی لە سەرەتای دەوامە بڵێ وەکو خۆی نییە. ئێسایە وەکو خۆت جەناب و فەرموود ساردیەک لە ناو قوتابیا دروست بوو بڵێ بەڵام ئێستا وردەوردەوە قوتابیاتەوە تایم سوورین لەسەر داواکاری خۆمان بەڵام ئەم شێوازەی مەدەنیەتی کە ئێمە گرتبوومانە بەر بۆ ئەم منتیقە و ئەم شەرقی ئەوسەطەی خۆمان و وابزانم ئیسفادەیەکیشی نییە. لە سنووری پارێزگای هەڵەبجە 136 قوتابخانە و خوێندنگە و باخچەی ساوایانەیە و بەپێی زانیاریەکانیش زۆربەی زۆری قوتابخانە و خوێندنگەکان بەڕێوە قوتابیاندا کراونەتەوە. مامۆستایانیش ئاماژە بۆ دەکەن سارد و سەڕی پرۆسەکە لەناو قوتابیان و مامۆستایاندا بەڕوونی دەبینرێت. قوتابی زۆر ساردە مامۆستا ساردە معنی هەرچەند هەوڵ بەی هیچ سوودێکی نییە لەبەر خاتیەوەی تۆ سێرکە ئێستا ئەو مانگی یەکە قوتابخانەکانی هەولێر و دووهۆک ئەوان ئیمتیحانەکەن ئێمە هێشتا تازە جەدول ئەنووسین بۆ قوتابی تازە کتێب تەوزیعەکەین ئایا ئەم تەلەبەت دڵێکی بۆ خۆش بێ بڵێ بەرهەمێکمە بێ بۆ ئەمساڵ ئەمە خۆی بۆ خۆی زیانێکی گەورەی بە خوێندنگەیان تاکیدیش قەرەبوو ناکرێتەوە. وە لەبەر خاتی دووبەرەکی ناو مامۆسایانی مەکتەبەکەی خۆمان نەبووایە ئێمە وەکو برا لە ناو یەکە ئەژین ئەگەر لەبەر خاتی ئەو برایەتی نەبووایە قەت ئامادە نەیەبووم هەتا فەسڵکردنیش بڕۆشتمایەتەوە هۆڵەکانی خوێندن چونکە من دڵنیام قوتابی سوودی تەواو وەرناگرێت لەم خوێندنی ئەمساڵ. دوای 100 ڕۆژ لە خۆپیشاندان و ناڕەزایی مامۆستایان بێئومێد بوون و بۆیان دەرکەوت حکوومەت و دەسەڵات خەمساردە و هیچ وەڵامێکی مامۆستایانی نەداوەتەوە بۆیە بەشێکیان بایکۆتیان شکاند و گەڕانەوە وەڵەکانی خوێندن. بەشێکی زۆری مامۆستایانیش بەردەوامن لە بایکۆت و سوورن لەسەر داواکاریەکانیان و دەڵێن تا دەسەڵات داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ نەکات ناگەڕێنەوە وەڵەکانی خوێندن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە. مامۆستانی